هاتنەکەی ئەمڕۆی ئێمەوەکو لیژنەی ناوخۆ لەگەڵ برای بەڕێزم کاک باڵام بۆ هاتینە قەزای سێ سایق ئێمە پێشووتر سەر لە بەیانیەکەی لەگەڵ ئیداری ناوچەکە لەگەڵ قایمقامێت و ئیداری ناوچەکە کۆبوونەوەمان کردووە دوای نیوەڕۆکەشی لەگەڵ نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و نوێنەری خەڵک دانیشتوین و قسەمان کردووە و هاتنەکەی ئەمە پەیوەندی هەیە بە گردبوونەوە و خۆپیشاندانەکانی چەند هەفتەی ڕابردوو لە سێ سادق و لە قەزای سێ سادق لەبەرەوە بەلای ئێمەوەکو لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان زۆر گرنگ بوو بە دوواداچوون بکەین بۆ کێشە و گرفتەکانی هاوڵاتی لە ڕاستی ئەمان هاتوون بە دوواداچوونیان کردووە من دەستخۆشیان لێ یەکەم سەردانی ئێمەیان کردووە سەردانی خەمی ئەم شاریان کردووە بۆ خۆم لە ڕاستیە ئەتوانم بڵێم شکۆی هەچی چالاگوان لێرە شکێنراوە لەوەک ئەگەر شکۆی من شکێنرابێت زیاتر شکێنراوە لەبەرێ ئێمە خەڵکی چالاگوانین و داوای مافی خەڵکەکەین لەوکە ئێمە زیاتر پێشانگ من بۆیە ئەم زۆرترین قوربانی بەر من کەوت بێت ئەوە شانازیە چکە هەمین لە پێناوی ئەم شارایە ئەو شانازیە بۆ من ماوەتەوە بۆ هاوڕێکانم ماوەتەوە ئەم بەڕێزانە هاتوون ئەم دوو پەرلەمانتارە بەڕێزە ئەم لیژنە هاتوون داواکارێکی ئێمەیان نووسیوە وەک ئەمان ئەوان لەسەر بیگەێنن بەڵام بە هیوام جێتی سەرەوە لایەنی دەسەڵاتدار لەسەرەوە بتوانین گوێمان لێگرن ئەگەر گوێمان لێ نەگرن خراپ بەسەریان ناشکێتەوە ئەم دەسەڵاتە